ئەم کاتتان باش بیسەرانی هێزە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەم 3 ئەیلولی 2025 تان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. پەروین بۆڵدان ئەندامی شاندی مراڵی دەم پارتی ئاماژەی بە هەڵویستی ڕێبەرۆجەلان لەباری ڕۆژاوای کوردستانەوە کردووە و دەڵێت ڕێبەرۆجەلان وتوێتی ڕۆژاوای کوردستان هێڵی سووری منە. ئەندامی شاندی مراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی پەروین بۆڵدان لامیانی بەشداریەکی بەرنامەیەکی ژن تیڤیدا هەڵسەنگاندنی لەبارەی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و دوایین دیداری لەگەڵ ڕێبەرۆجەلان کرد. بە تایبەت هەڵویستی ڕێبەرۆجەلانی سەبارەت با ڕۆژاوای کوردستان خستە ڕوو. پەروین بۆڵدان ئاماژەی بەوە کرد کە لە دیدارەکاندا ڕێبەرۆجەلان خودی خۆی دۆخی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و سووریاشی هەڵسەنگاندووە و هەموو ئەو پێشکەوتن و پێشهاتانەی لەگەڵ شاندی دەوڵەتدا تاوتوێ کردووە. باوتەی پەروین بۆڵدان ڕێبەرۆجەلان جەختی کردوتەوە لە ڕۆژاوای کوردستان و توێتی سووریا و ڕۆژاوە هێڵی سوورمە و بابەتێکی جیاوازە و تایبەتە بۆم. پەروین بۆڵدان وتیشی ڕێبەرۆجەلان لە سەرەتادا لەگەڵ شاندی دەوڵەتدا لەسەرم بابەتە گفتوگۆی کردووە و لەوێ لەسەر بابەتەکە قسە کراوە و هەتا ئەوەیشی دیاری کردووە بایەخ دەداتە بنیاتنانی پەیوەندی لەگەڵیاندا گەردەرفات دروست بێت و چەندین جاریش جەختی لەسەر گرنگی پەیوەندیدانیان لەگەڵ ڕۆژاوا کردووە. سەبارەت باویستی ڕێبەرۆجەلان بۆ دانانی پەیوەندی لەگەڵ بەرپرسانی ڕۆژاوای کوردستان پەروین بۆڵدان ئاماژەی بەوە کرد دەیەوێت لەگەڵیاندا قسە بکات و گفتوگۆیان لەگەڵ بکات و ئەو ڕێگەیەی پێویستی بە دوواداچوونی بۆ بکرێت و بڕیارگەلێک کە لەسەر ئەم بابەتە دراوە لەگەڵیاندا هەڵسەنگێنێت و تاوتوێ بکات. دەشڵێت هێشتا ئەم دەرفەتە دروست نەبووە بەڵام گەر پەرە با پرۆسەکە بدەین و پێشکەوتن بێتە ئاراوە ڕەنگە لەگەڵ بەرپرسانی ڕۆژاوا دیدار و پەیوەندی دابنێن و ڕێبەرۆجەلان و تووشێتی پێم وایە کێشەکان بەم ڕەوشە زووتر چارەسەر دەبن. سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەی تورکیا مەهاپا هەڕەشەیەکی تون لا هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدە دەکات و ڕای دەگەێنێت ئەگەر ڕێکەوتنەکەی دەی ئاداری ئەمساڵ لەگەڵ دیمەشق جێبەجێ نەکەن هێرش دەکرێتە سەر ڕۆژاوای کوردستان. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهاپا ڕایگەیاند پلانی ئەو کەسانی دەیانویست پەیوەندی لێکدانەبڕاوی نێوان تورک و کورد تێک بدەن و فیتنە بخەنە نێوانیان تێکشکێنراوە و هەوڵەکان بۆ ئاژاوەنانەوە و تەفرەقە خستنە نێوان کورد و تورک شکستی خواردووە. بەڵام تاکید دەکەینەوە هیچ گۆڕانکاریەکیش لە سنوورەکانی ناوچەکە قبول ناکەین. باخچەلی وتوێتی ئامانجی تورکیای بێتێرۆر ئامانجی سەرەکی گەل و دەوڵەتی تورکیایە و ئەرکی کۆمسیۆنی هاوپشتی نەتەوەی برایەتی و دیموکراسی لە پەرلەمانی تورکیایە. باوتەی سەرۆکی مەهاپا هەرجۆرە هەوڵدانێک لە سووریا لە ژێرناوی فیدراڵی یان دابەشکردنی وڵاتەکە لای ئێمە بە هەڕەشەیەکی جددی هەژمار دەکرێت و ڕوبەڕووبوونەوەی تورکیا دژ بەو پرۆژانە ڕەوا و پیرۆزن. لە پەیامەکەیشیدا بۆ هەسەدە باخچەلی جەختی کردوێتەوە پێویستە هەسەدە پابندی ڕێکەوتنی دەی ئادار بێت کە لەگەڵ حکوومەتی سووریا ئەنجامی داوە بە پێچەوانەوە هێرشی سەربازی بۆ سەرمی هێزانە با ئیرادی هاوبەشی ئەنکەرە و دیمەشق دەبێتە بەشێکی حتمی. گەنجانی کورد لە شارە جیاوازەکانی ئەوروپا بانگەوازیان کرد بۆ بەشداربوون لە چالاکی ڕێپێوانی درێژ کە لە نێوان 9 تا 11 ئەیلول لە ویلایەتی باکووری ڕین وێستفالیای ئەڵمانیاوە دەست پێ دەکاتەوە بەرەو دۆرتموند کە 33هەمین فستیڤاڵی کەلتوری نێونەتەوەی تێدا ئەنجام دەدرێت بەڕێوە دەچێت. گەنجان لە دۆیسبورگ و پاریس و فرانکفۆرت کۆبوونەوە و بانگەوازیان کرد بۆ بەشداربوون لە ڕێپێوانەکە لە پێناو بنیاتنانی ژیانێکی ئازاد با پێشەنگایەتی ژنان و دووپاتیان کردەوە دەبێت خاوەنداری لە چالاکیەکە بکرێت کە بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان ئەنجام دەدرێت و وتیشیان بۆ ژیانێکی ئازاد تۆش بەشدار بە لە ڕێپێوانی درێژ. هەروەها گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا بانگەوازیان کرد بۆ بەشداربوون لەو ڕێپێوانە کە بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان ئەنجام دەدرێت و لە بانگەوازەکەیشیاندا سیاسەتی لە سێدارەدانی ڕژەمی ئێرانیان شەرمەزار کرد و دووپاتیان کردەوە کە پارادەیمی ڕێبەرۆجەلان دەتوانێت چارەسەر بدۆزێتەوە بۆ هەموو پشێوی و قەیرانەکانی جیهان.
پێی زانیاریەکان دوێنێ لەسەر ماتۆرسایکڵەکەەوە لا گەڕێکی عقاری شاری سلێمانی دەسترێژی گولە لا ڕۆژنامەنووس هێمن مامەند کراوە. سەرچاوەکان ئاشکرایان کردووە کە هێمن مامەند بریندار بوو دوو فیشەکیشی بەرکەوتووە دوای دەسترێژی گولەکە بکەران هەڵاتون و ئاباپەی زانیاری ڕۆژنیوز پەیوەندی بە سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانیەوە کردووە بەڵام وەڵامی پەیوەندیەکەیان نەداوەتەوە. لە ئێستادا ڕۆژنامەنووس هێمن مامەند ڕەوانەی نەخۆشخانە کراوە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی. هەروەها لا دوای هەوڵی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس هێمن مامەند لە سلێمانی بەڕێوەبەری سەنتەری مترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەوانان دیاری محەممەد لە بەردەم نەخۆشخانی شار کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجامدا وتی لە کاتی هەوڵە تیرۆرکردنەکە تا ئێستا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هێڵن تا بکەران دەستبەجێ دەستگیر بکرێن و دەستگای ئاسایش پێی ڕاگەاندون کە هەوڵی دەستگیرکردنی بکەران دەدەن. هەروەوتیشی دۆخی تەندروستی هێمن جێگیرە و لەژێر چاودێری پزیشکیدایە. دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لەباری تەقەکردن لە ڕۆژنامەنووس هێمن مامەند ڕایگەیاند پێویستە دەستگا ئەمنیەکان و ئیداری پارێزگای سلێمانی هەرچی زووە بکەرانی ئەو کارە بدۆزنەوە و دەستگیریان بکەن و ڕادستی یاسا بکرێن. هەروە دەشڵێن لا نزیکەوە چاودێری ئەو دۆسیەی دەکەن و چاوەڕوانی لێکۆڵینەوەکان دەبن. کۆمەڵەی ڕۆژنامەنووسانی دیجلە و فوراد دەفەگا ئیدانی هێرشکردنە سەر ڕۆژنامەنووس هێمن مامەند دەکات و داوا دەکات دەست بەجێ ئەنجامدارانی هێرشەکە و هاوکارانیان ئاشکرا بکرێن و ڕاشی دەگەێنێت تا ئێستا چەندین هاوکارمان لە سلێمانی شەهید کراون. لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی گشتی پارێزگای بەدلیسدا لە باکووری کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنەکە لە ئاکەپەوە گواسرایەوە بۆ پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی. هەردوو کاندیدی ئاکەپە و پارتی یەکسانی و دیموکراسی گەلان لە هەڵبژاردنەکەدا 12 دەنگیان بەدەست هێنا و بە پێی یاساکانی تورکیا تیر و پشک ئەنجامدرا و سەرۆکایەتی نوێ ئەنجومەنەکە بە دەم پارتی درا. بەو پێەیە لا دەم پارتی هەریەکە لا چەتین گۆڵمەز و بێریڤان جانبەی وەک هاوسەرۆکانی ئەنجومەنی گشتی پارێزگای بەدلیس دەست بەکار بوون. جاماژێ لە هەڵبژاردنەکانی شارەوانی سیویەکی ئازاری 2024دا لەبەر ئەوەی ئاکەپە ژمارەیەکی زۆر سەرباز و پۆلیسی وەک دەنگدەر لە شارەکە تۆمار کردبوو سەرۆکایەتی شارەوانیەکەی بەدەست هێنا بەڵام ڕۆژی ڕابردوو جارێکی دیکە دەم پارتی سەرۆکایەتەکەی بەدەست هێنایەوە. هەڵمەتی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان لە 84مین هەفتەی خۆیدا دژ بە سزای لە سێدارەدان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕاگەاندووە هەفتەی ڕابردوو لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران 39 کەس لە سێدارە دراون لەو ژمارەیە 2 کەسیان ژن بوون. باگشتیش ڕاگەاندووە لە سەرەتای ئەمساڵەوە تا ئێستا ژمارەی لە سێدارەدان لە وڵاتەکە گەیشتوتە 704 کەس. باس لەوەش کراوە کە ئەمڕۆ 40 ڕۆژ بەسەر لە سێدارەدانی هەردوو زیندانی سیاسی لە ناوەکانی مهدی حەسەنی و بێهروز ئیحسانی تێدەپەڕێت کە خێزان و منداڵەکانیان لە چارەنووسیان بێ ئاگا بوون. هەروەها ڕاشیان گەیاندووە ئەو ڕەفتارە با نامرۆڤانە ناوزەت دەکەن و ڕایگەن کەجگە لە بێستەر و شوێنکردن و ئەشکەنجەندان کە بەشێکە لە بەردەوام پێشلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران. هەڵمەتی سێشەمەکانی نابوو لە سێدارەدان لە نۆی کانونی دووەمی ساڵ 2023ەوە وەک ناڕەزایەتیەک دژی لە سێدارەدانی دەست بەسەر کراوانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دامەزرا و هەموو ڕۆژانی سێشەممە ئەندامانی هەڵمەتەکە دەست بە مانگرتن لە خواردن دەکەن.
دەسەڵاتی دادوەری فەڕەنسا با تۆمەتی بوردومانکردنی شاری حۆمس لە ساڵی 2012 کە دوو ڕۆژنامەنووسی تێدا کوژرا فەرمانی دەستگیرکردنی بۆ بەشار ئەسەد سەرۆکی پێشووی سووریا و 6 بەرپرسی باڵای ڕژێمەکەی دەرکردووە. جگە لە بەشار ئەسەد فەرمانی دەستگیرکردنەکان هەریەکە لە ماهیر ئەسەدی برای بەشار ئەسەد فەرماندەی فیرقەی چواری سوپای پێشووی سووریا و عەلی مەملوک سەرۆکی هەواڵگری و عەلی ئەیوب سەرۆکی ئەرکانی سوپا دەگرێتەوە. پارێزەری فیدراسیۆنی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ لەم بارەیەوە ڕایگەان دەرکردنی حوت فەرمانی دەستگیرکردن هەنگاوێکی یەکلاکەرەوەیە بۆ دادگایکردنێک لە فەڕەنسا بۆ تاوانەکانی جەنگ و تاوانەکانی دژبا مرۆڤایەتی کە لەلایەن ڕژێمی بەشار ئەسەدەوە ئەنجام دراون. هەروەها پێشترش دادگای فەڕەنسا با تۆمەتی بەشداریکردن لە تاوان دژی مرۆڤایەتی لە ڕێگەی ئەنجامدانی هێرشی کیمیایی لە ساڵی 2013 نزیک لە شاری دیمەشق فەرمانی دەستگیرکردنی بۆ بەشار ئەسەد سەرۆکی سووریا دەرکردبوو. جیامەژەی ڕۆژی 8 کانونی یەکەمی 2024 باهۆی بەردەوامی هێرشی هێزەکانی ئۆپۆزیسیۆن و کۆنتڕۆڵکردنی دیمەشقی پایتەختی سووریا بەشار ئەسەد دیمەشقی بەرەو رووسیا بەجێهێشت و تاکو ئێستاش هیچ زانیارێکی ڕوون لەبارەی شوێنی مانەوەی ئەسەد ئاشکرا نەکراوە. لە یادی 80 ساڵی کۆتاییهاتنی جەنگی جیهانی دووەم با بەشداری نزیکەی 25 سەرۆکی وڵاتان نمایشێکی سەربازی لا پێکان بەڕێوە چوو تیایدا شی جینپینگ سەرۆکی چین ڕایگەان گەنجبوونەوە و سەرکەوتنی نەتەوەی چین لە ئێستادا ڕان ناگیرێت. هەروەها شی جینپینگ دەڵێ ئەمڕۆ مرۆڤایەتی جارێکی دیکە ڕوبەڕووی هەڵبژاردن دەبێتەوە لە نێوان ئاشتی یان شەڕ گفتوگۆیان ڕوبەڕووبوونەوە. داوای لا وڵاتانیش کرد هۆکارە بنەڕەتیەکانی شەڕ نەهێڵن و ڕێگری لا دووبارە بوونەوەی کارەساتە مێژوویەکان بکەن. لە نمایشە سەربازیە بەرفراوانەکەدا نزیکەی 25 سەرۆکی وڵاتان بەشداریان کرد لەوانە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و کیم جونگ ئون سەرۆکی کۆریای باکوور. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.